بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێزی خۆشەویست. ئەمڕۆ باس لە یاریەکانی چامپیۆنز لیگ و باس لە چوار یاری چامپیۆنز لیگ دەکەین و بە تایبەتی ئەوەی کە فۆکس و سەرنجەکان لەسەری کۆ دەبنەوە یاری نێوان لێڤەرپوڵ و هەروەها پاریس سەن ژەرمان و یاری نێوان بەرشەلۆنە و بەنفیکا کە دوو یاریە بە دوو ستایلی جیاواز. بۆیە ئەمڕۆ هەوڵ دەدەین ئێمە شیکاری شێوازی یاریکردن یاخود باس لەو یاریە بکەین کە پاریس سەن ژەرمان لە یاری ڕابردوو ئەنجامیا بەرامبەر بە لیڤەرپوڵ و چۆنێتی کلیلیکردنەوەی یاریەکە لایەن لیڤەرپوڵ و ئایا یاری گەڕانەوە پاریس سەن ژەرمان بە چ دۆخێکی تر بۆ فشارە بەرزایارێکە یاخود یاری ناکە. ئێمە هەوڵ دەدەین وەکو شیکاری تاکتیکی وەکوەوەی کە لەسەر لەو حەگەر یاخود لەسەر شاشەکە بە تاوی ڕوونی بکەینەوە لە شێواز یاریکردنی هەردوو تیپ و باسێکی تاو لە پرێسینگی پاریس سەن ژەرمان بکەین ئایا لەم یاریە بەردەوام دەبێت یاخود بەردەوام نابێت. بۆیە لەگەڵ ما بن ئەمڕۆ وەکوتم هەوڵ دەدەین شیکارێکی تەواو ڕاست و دروست بکەین بۆ یاری ئەمشەو و بامان شوێ خۆینەوە بکەین وەکو چۆن لە یاری ڕابردووش بۆمان ڕوونکردنەوانەیە کە فشاری پاریس پرێسینگی پاریس شتێکی چاوەڕوان کراوە، حەسەرکردنی لیڤەرپوڵ شتێکی چاوەڕوان کراوە و دواتریش ئەو شێوەی کە لیڤەرپوڵ دەیەوێت گۆڵی پێ بکە چاوەڕوان کراوە. بۆیە لەگەڵ ما بن من لە یاری پاریس و لیڤەرپوڵەوە دەست پێ دەکەم و پاش یاری پاریس و لیڤەرپوڵ باسێکیش لە یاری نێوان بەرشەلۆنە و بەنفیکا دەکەین و هەوڵ دەدەین شیکاریی تەواو تاکتیکی بۆ دۆخەکە بکەین. تاوان لای هەمووتان ئاشکرایە شێوازی یاریکردنی پاریس سەن ژەرمان ئەو پلانەی کە لویس ئێنریکی یاری پێدەکات کە شێوازی دیاریکراوی پۆزیشناڵ پلێ لای هەمووتان ئاشکرایە چونکە ئێنریکی بە هەمان ستایلی پۆزیشناڵ پلێ یاری دەکات و لەو ڕاهێنەرانەیە کە ئێستا سەرپەرشتیارێکی باشی و قوتابخانەیە. تاوان ئەمە شێوازی وەستانی یاریزانەکانی پاریس سەن ژەرمانە. ئۆتۆماتیکی من باسی هەموو حاڵەتەکانت بۆ دەکەم. ئێمە لەم یاریە کە دەچین و بەشداری دەکەین تیپێکمان هەیە کە بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام لە دوایە واتە لویس ئێنریکی و تیپەکەی کاتێ یاری بەشداری یاری لیڤەرپوڵ دەکەن ئەمشەو کە بەشداری دەکەن تیپێک هەیە بە یەک گۆڵ لە دوایە و ئەم تیپە هەوڵی قەرەبووکردنەوەی ئەنجامەکەی دەدات. بۆیە پلانی 4-3-3 ئێنریکی ئۆتۆماتیکی لە کاتێکا کە تۆپ بە لیڤەرپوڵە یا تۆپ دەچێتە دواوە ئۆتۆماتیکی ئەم شێواز یاریکردن دەچێتە سەر شێواز یاریکردنی گیگن پرێسینگ کە دەچێتە سەر شێوازی گیگن پرێسینگ چی لێدێت؟ ئۆتۆماتیکی فشارەکان بەم جۆرە دەبێت کە خۆتان زانستیانی هێرشبەری کڤارا دیمبڵی بارکۆڵای یاخود لەم لاوە کڤارا و دیمبڵی و بارکۆڵا کە چاوەڕێ دەکرێت ئەم سیانەی هێرشبەری بن و لێرە شانێ هەم ڤی نیڤێس و هەم فابیان ڕۆیس ئەم دوانەش دەکەونەوە فشار بۆ تۆبوەرگرتنەوە لە یاریزانەکان لیڤەرپوڵ. بەڵام لێرەدا ئەبێ حساباتێکی تەواو بکرێ کە ئەم دەرچوونی پاریس سەن ژەرمان لە شێوازی پۆزیشناڵ یاخود لە شێوازی یاریکردنی خۆیانەوە بۆ تێکەڵکردنی گیگن پرێس چونکە لێرەدا پاریس ئامانجێتی زوو تۆپەکان وەربگرێت و ئامانجێتی لەوەی کە قەرەبووی ئەم ئەنجامە بکاتەوە و جگەلەوە خاڵێکی تر بۆی کە زیاتر تیپەکەی ئێنریکی لە حاڵەتی گیگن پرێسینگا دەرکەوێت بۆ چییە؟ بۆوەیە کە مەجای لیڤەرپوڵ نەدات لە ناو ئانفیلدا بە ئازادی خۆی بە ئاڵوگۆڕی تۆپی نیان یاریزانەکان بێتەوە کە شوەوە یاری بتوانێت یاری خۆی بکات چونکە لیڤەرپوڵ لە ناو ئانفیلدا یەکێکە لەو تیپانەی کە باشترین ئاسی خۆی پێشکەش کردووە ئانفیلدیش هەمیشە ئەو یاریگا سامناکە بووە کە ئەمساڵ زۆرێک لە تیپەکان شکستیان تیا خواردووە و نەیانتوانیوە نەفەسی خوانی تیا بدەن و لە حاڵەتێکی دیکەیە ئۆتۆماتیکی تیپەکە دێتەوە دۆخی 4-3-3 خۆی بە تایبەتی لەو کاتێک کە هەست بکرێت بە فشاری لیڤەرپوڵ و ئەگەر لیڤەرپوڵ بە پێچاوانەوە ئێستا من باس یەکەم کە لیڤەرپوڵ چاوەڕوانکراوە ئەمشەو چۆن ڕوبەڕووی پاریس سەن ژەرمان بێتەوە بۆیە تیپی پاریس سەن ژەرمان لەم حاڵەتەدا گەڕانەوەی بە دواوا بێ و هەوڵدان دەگەڕێتەوە بۆچی هەوڵدان دەبێت بەوەی کە لە ڕێگەی کڤارا چخیلیا لە باڵی ڕاست
یاخود لە ڕێگەی بارکۆلا لە باڵی چەپەوانێ بتوانن فەراغ و بۆشایی لە تیپی لیڤەرپوڵا دروست بکەن. ئەگنا من تەوقع دەکەم ئەگەر سەرەتای یاریش لویس ئێنریکی بەم شێوازە یاری نەکا، سەرەتای جێمی دۆمەگەر لە جێم یەکەمدا بە گۆڵ نەگا، ئۆتۆماتیکی یاری پاریس سەن ژێرمان دەبێتەوە هەمان یاری چوون و بەم جۆرە جیگین پرێسینگ دەکا و ڤیتیناش بەشداری دەکا لەگەڵە. ئێوە دەزانن یاری پێشوو مندس ئەمە تەقریبەن ڕێک شێوازی یاریکردنی یاریگای ناو ئەنفیڵد بوو. ڕێک ئەم شێوەی کە بۆم داناون ڕێک بەم جۆرە لویس ئێنریکی یاری کرد. تەنانەت سەرکەوتنی نونۆ مندس و ئەشرەف حەکیمیشمان هەبوو بۆم حاڵەتە. یعنی ئەتوانین بڵین پاریس سەن ژێرمان بەم جۆرە فشاری لە لیڤەرپوڵ کرد، بەم جۆرە 27 تۆپی لەنا بە گۆڵەوە، بەم جۆرە توانی 100 تۆپەکان 100 تۆپ بگرێتە، بەم جۆرە ئەلیسۆنیان ناچار کرد کە 9 تۆپی ناو گۆڵ بجێڵێتەوە کە فشارەکە چی بوو؟ فشارەکە بە تاوی یاریزانەکان بوو. بەڵام ئایا واقعی ئایا ئەم فشارکردنە ئەم شێوازە یاریکردنە شێوازێکی تەندروستە لە قۆناغی کرانە دەرەوەی چامپیۆنز لیگ؟ یاخود ئەم شێوازە بۆ یاری خول دەبێ، زیاتر بۆ یاریی خول دەبێ، یاخودەوە تا بۆ شێوازی کرانە دەرەوەی چامپیۆنز لیگ شێوازێکی تەندروستە. لە یاری ڕابردوو ئێمە یعنی بۆ نمونە لیڤەرپوڵ شتێکی باش نەبوو، لایەنێکی باش بوو، لایەنە بەرگریەکەی زۆر باش بوو لیڤەرپوڵ و ئەلیسۆن گەیشتە ئاستی لووتکە لە ڕووی لایەنی گۆڵپارێزی خۆی. بەڵام لیڤەرپوڵ لە بارودۆخێکە زۆر لاواز بوو. بۆهۆی ئەم فشارەوانێ گرافنبێرگ و ماکەلیستەر نیان دەتوانی بە هیچ جۆرێک تۆپ بۆ چەند چرکەیەکیش بە لە قاچی خۆیان بێڵەوانێ. ڕاستەخۆ تۆپەکان تەسلیمەکرا. بەهۆی چی شەوانێ ڕاستەخۆ وەکو ئەوان تۆپەکەیان بۆ لا نامایەوانێ، چوارینەی پێشەوە سەلاح، دیاس، جۆتا، سۆبۆسڵای هیچیان لە ڕۆژی خۆیانە نەبوون تاوەی ئەلیستەر و گرافنبێرگ تۆپەکانیان بۆ ئاڕاستە بکەن و بتوانن ئەم فەراغە بقۆزنەوە. چونکە هەمیشە شێواز یاریکردنی پۆزیشنال پلەی یاخود جیگن پرێسینگ کە تۆ فشارێکی بەردەوام دەکەی، هەمیشە تۆ چیت مەترسی لەسەر دروستەکە، هەمیشە چی زدی تۆیە، دوو شێواز زدی تۆیە کەویشان یعنی تقریبا هەردووچی یەک شتیشەکە، هێرشی ڕاستەوخۆ یاخود هێرشی هەڵگەڕاوە کە لەم حاڵەتەدا تۆ بەهۆی ئەو مەودایی بەجێی دێڵی لە پشتەوانێ، ئەو مەوداوی کە لە دواوە دەیدەی بە تیپی ڕکابەر وا لە تیپی بەرامبەر دەکات، تەنها بە سێ لە مس بە ئاسانی بگاتە سەر گۆڵەکەی تۆ. چونکە ئەمە شێواز یاریکردن وامان پێ دەڵێ، ئەمەی لاقی بۆ جۆرۆ نییە. کاتێک تۆ بەم جۆرە یاریت بەرامبەر بکەن تۆ بێ چی بکەی؟ تۆ بێ ئەنتی ئەم پلانە دانی، ئەبێ پلانێک دانی زدی ئەم پلانە بێ، ئەبێ تۆ بچیتە سەر ئەو دۆخەی کە دژی ئەم پلانە یاریکەی. ئەم پلانە بە چ شێوازێک شکست دێنێ؟ ئەبێ بەرگری ئەبێ توانایەکی بەهێزت هەبێ لە هێڵی بەرگری، ئەبێ یاریزانی زۆر باشە دەبێت لە هێڵی ناوەند و دەبێت یاریزانەکانی هێرشبەرت بتوانن توانایەکی گەوریان هەبێت لە هێرشی هەڵگەڕاوە. طبعا ئەمە وەکو دۆخی پاریس سەن ژێرمان، وەکو هەوڵدانی پاریس سەن ژێرمان، وەکو ئەنجامی پاریس سەن ژێرمان من بۆم باس کردوون کە تقریبا ئەم شێوازە شێوازێکی ینی ئەم شۆ پاریس سەن ژێرمان شێوازی پۆزیشنال پلەی خۆی یاری دەکات، بەڵام بە هۆکاری ئەنجام لە دوان بوون لە کاتی بێتۆپیە تیپەکە دەچێتە ئەم دۆخی یاریکردنەوە و هەوڵ دەدات بەم جۆرە تۆپ لە ینی لیڤەرپوڵ وەربگرێتەوە. جا ئێستا من خۆی گرنگەکە لێرەدا چییە؟ گرنگەکە لێرەدا لیڤەرپوڵە کە ئایا لیڤەرپوڵ کۆمەڵی پرسیار دروست بۆ لێرە کە ئێمە بینیمان ئەمساڵ یەکێک لەو یاریانەی کە ینی وەکو زۆرێک لە شیکەرەوەکان وەکو هەموو دۆخەکان کە لەسەر ئەنجامەکەی نیگەران بوون یاخود لەسەر ئەنجامەکەی پێچوانە بیریان دەکردانێ، ئەم یاری لیڤەرپوڵ بەرامبەر بە پاریس سەن ژێرمان کە سەرزەنشتێکی زۆری ئارنێ سڵۆت کرا. من پێشەوەی بچمە سەر لیڤەرپوڵ و یاریکردنی لیڤەرپوڵ کە ئەم جاریان چۆن ڕوبەڕوو دەبێتەوە لە بەروی لاریگە ئەنفیڵدا، حەز دەکەم کۆمەڵی خاڵ ئاماژە پێ بکەم کە پێویستە بینەر لای ڕوون بێ. ئارنێ سڵۆت یەکەم وەرزی کارکردنیەتی لە لیڤەرپوڵ. ئارنێ سڵۆت
ئەزمونێکی تەواوی نییە لە چامپیۆنزیگ. ڕاستە ڕایەنەری فاینۆرد بۆ ڕۆشتۆ تاری کۆتایی کۆنفرانس لیگانە، بەڵام ئەم ڕایەنەرە ئەزمونێکی تەواوی لە چامپیۆنزیگیان نییە وەکو ڕایەنەر. وەکو لیڤەرپۆڵ هاتۆتە لیڤەرپۆڵ بە ڕاوێژی کلۆپ و کارگەڕی لیڤەرپۆڵ و هەمووان یعنی کۆبوون لەسەرەوەی کە ئارنێ سلۆت بێ بە ڕایەنەری لیڤەرپۆڵ وەکەوەی کە خۆشتان بینیتان لە کۆتاییەکانە چۆن یۆرگن کلۆپ لەگەڵ هەندران ناوەڕێکرد ئارنێ سلۆتێ کە هەمووان موافق بوون لەسەرەوەی کە ئارنێ سلۆت بێ و هات قایل بوو بۆ پێگاتەی کە لیڤەرپۆڵ هەیەی و توانوێتی بەرزترین ئاست بەم تیپە پێشکەش بکات لە یەکەم وەرزی کارکردنیدا. ئەمانە هەمووی جێگەی ڕێزن. تۆ یعنی زۆر کە زەڵێڵێ بەرهەمی کلۆب بەخوا بەڵێ لیڤەرپۆڵ کۆی گشتی لیڤەرپۆڵ ئەو هەوڵدانانەیە کە کلۆب داوێتی بۆ لیڤەرپۆڵ، بەڵام تۆ مەیە ئەمە بە سلۆت بفرۆشیتانی لەبەری تۆ بەجددی من پێ دەڵێن بێویژدانی بەرامبەر بە سلۆتەکەی لەبەری کلۆب خۆی وتی من وزەم نەماوە لەگەڵم تیپەیە کار بکەم. ئۆتۆماتیکی کلۆب ئینسیحابی کردو لە ئیشەکە. تۆ بۆ ئەتەوێ ئارنی سلۆت بشۆکەیتەوە لە کلۆپە؟ کاکە حەی عەلە سەڵا خۆی لە مانگیەکی ساڵی ڕابردوو هاواری کرد وتی من وزەم نەماوە لە ئیشکردن لەگەڵم تیپەیە. بیلفعل سلۆت پیشانی یاین کە کلۆب ئەو وزەیی نەما بوو بۆ کارکردن لەگەڵم پێگاتەیە بۆیە لیڤەرپۆڵی پار بەو جۆرە بوو. ئەگنا هەمان پێگاتێ هیچ گۆڕانکاریی تیانەکراوە جگە لە هێنانی چێزە کە خۆتان زانن چێزاش دەرفەتی یاریکردنی نیە. بۆیە ئەوەی کە گۆڕاوە لە لیڤەرپۆڵ من چەند جاریش بۆم باسکردن سلۆت هاتووە پلانی گۆڕێ بە 4-3 سلۆت هیچ گرێ بە سێکی گەورەی نەکردووە. لە بەرامبەردا یەیتس ئەتەوێت سلۆت بشوکەیتەوە لەبەردەم لویس ئێنریکیە. لویس ئێنریکی لە ماوەی 4 مێکارتۆی ڕابردووە 740 ملیۆن یاریزانی کڕیوە. تەواوی تیپەکەی نوێ کردوێتەوە. تەمەن حەقی مەشروعی خۆیەتی کەسین کاری لەمە نییە کە کاتێک ئەم گۆڕانکاریانەی کردووە کاتێک تیپەکەی نوێ کردوێتەوەوانێ بەڵێ ئێنریکی پاریسێکمان نیشانەیە کە پێشتر هیچ ڕانەرێ نیشانی ناوێن. هیچ ڕانەرێک بە پەکارلۆ ئەنچیلۆتیەوە بە پۆچتینۆ بە تۆخێڵەوە بە کێوە و بە کێوە هیچ ڕانەرێک نەیتوانیوە ئەم پاریسە سامناکەی ئێنریکیمان نیشان بە وەکو پێم وتن جارێکی ژێڵەمەوە بە کارلۆ ئەنشلۆتیشەوە کە ڕانەراتی پاریس سەن ژەرمانی کرۆ و ئێستا ئێنریکی نیشانمانیە. ئینکاری لە من نییە کە ئێنریکی خەریکی چییە، بەڵام بێئینسافیە تۆش دانیشی بەوە هێرش بکەیتە سەر سلۆت لە کاتێکا ئەم ڕایەنەرە هەموو شتەکانی بەدڵی خۆی ڕێگرۆ لە کاتێکا ئەم ڕایەنەرە هاتوتە سەر تیپێک خۆی بناغی بۆ داڕشتەوە خۆی دانیشتووە ئەبدەیتی کردوێتەوەنی و توانێتی واسە بەرزەی پێشکەشکە. ئەمە تەوسیح بوو لەسەر ئەو دۆخەی کە دەوتە. طبعا لیڤەرپۆڵ لەناو ئانفیڵدا یاریەکە. ئێمە هەمیشە لەناو ئانفیڵدا بەوە لیڤەرپۆڵمان ناسیوت ئێمە ناڵێن یاری نەدوڕاوە، ئێمە ناڵێن تیبلی نەبردەوە. بەڵێ ڕیال مەدرید 5 گۆڵی کردو لە یاریەکە، بەڵێ ئەمساڵ نۆتینگهام فۆرست لێی بردوێتوانێ، بەڵێ ئەمساڵ مانچستەر یونایتد دیاریکی باشی بەرامبەر کردووە، بەڵێمان هەمووی دەزانین. بەڵام لەگەڵیشیدا لیڤەرپۆڵ و ئانفیڵد چەندین ڕووداوی گەورەی مێژوویشیان تۆمار کردووە. بەڵێ لیڤەرپۆڵ چوارویچەکەی بەرشلۆنەشمانەیە، چوارویچی ڕیال مەدریدمانەیە لەناو ئانفیڵدا، کۆمەڵی ئەنجامی زۆر گەورەمانەیە لەناو ئانفیڵدا. بەڵێ ئەتڵان تاشتوانێتی لەناو لیڤەرپۆڵا بیباتەوە. هەموو ئەگەرێک واری پاریس سەن ژەرمان و لیڤەرپۆڵ واریدە. لەبەری پاریس سەن ژەرمانیش تیپێکی پڕکوالیتیە، تیپێکی پڕەستێرەیە و تیپێکی ڕاهێنەرێکی ئەزمونداری چامپیۆنز لیگی پێکە ئەزمموی لە ئارنێ سلۆتیش زیاترە. بۆی هەموو ئەنجامێواری دێ ئێمە کە قسە لەسەر دۆخیارەکەی نەڵێم تیپە بم شێوازە یاریەکە. ئەیتر ئایا شتەکانی وەکو خۆی دەڕوات ئێمە نازانین. ئایا شتەکان بەعکسەوە لە سەری ساغرە بێت ئێمە ئەمەش نازانین. لێرەدا دێمە سەر لیڤەرپۆڵ. تەمان پێشبینی ناکرێت جارێکی دیکە لیڤەرپۆڵ کەوێتەوە ژێر ئەو فشارە بەرزەی پاریس سەن ژەرمان کە لە یاری چوو ناتێکەوە. ئەو حەسرەی پاریس سەن ژەرمان کە کردی لە خولێکی یەک تا خولێکینەوە نابێت لەم یاریە دووبارە بێتەوە و نابێت لیڤەرپۆڵ ڕێگە بەمەبدا و نابێ هاندەرانی ئەنفیڵدیش ڕێگە بەمەبدەن. وەکو چۆن سلۆت دوای یاریەکە ڕاستەوخۆ وتی ئێمە بە پاڵپشتی هاندەرانمان لە ئەنفیڵد ڕوبەڕووی پاریس سەن ژەرمانە بین، چونکە ئەو کە شۆی هاندەران دروستیەکە تێو نەتەوێ کاریگەری لەسەر یاریزانانی هەردوو تیپ دەبێت، یەکیان بۆ تەشجیع بوون
وەشیشیان بۆی کە نەتوانێت لە ڕووی لایانی دەرونی وەکو پێویست ئامادە بێت. طبعاً وەکو پێم وتن لیڤەرپوڵ ئەمە شێواز یاریکردنی خۆیەتی ڕۆبەرتسۆن، کۆناتێ، ڤاندایک، ئارنۆڵد و ئالیسۆن لە گۆڵپارێزە، گرافنبێرگ و ماکەلیستەر کە ئەگەر هەیە کۆرتیس جۆنزی ژیاری کە ئەمشەو لە شوێنی سۆبۆسلای یاخودەوە تا گۆڕانکارەکە سۆبۆسلایەتە شوێنی ئەلیستەر یاخود کامیان، بەڵام ئۆتۆماتیکی سروشتی یاریکردنی لیڤەرپوڵ پێگاتی سەرکی لیڤەرپوڵ بەم جۆرە بێت. گرافنبێرگ، ئەلیستەر، لێرە محەممەد سەلاح و لێرە دیاس یاخود کۆدی گاکپۆ، چونکە گاکپۆش گەڕاوتەوە بەشدای ڕانانەکانی کردووە، ئەمەش دۆمینیک سۆبۆسلایە و لێرە ژیا جۆتامان دەبێت یاخود داروێن نونێزمان دەبێت کە من پێم وایە بۆ پاریس سەن ژەرمان لیڤەرپوڵ نابێت بە هەمان ئەو دۆخە یاریکا کە لە یاری چوون کردی لە وجودی جۆتایە، بەڵێ جۆتا گۆڵکارێکی ناوازێ، بەڵێ جۆتا یاریزانێکی پێرفێکتە. خوێندنەوەی من بەم جۆرەیە، من پێم وایە یاریکردنی جۆتا وا دەکات کە پاریس زیاتر سەرکەوێ و دڵنیایی زیاترێ لە پاریس لە هێرشەکانی لیڤەرپوڵ. بەڵام یاریکردنی داروێن نونێس وا دەکات کە پاریس نەتوانێت ئەو فشارە بەرزە بکە، وا دەکات کە پاریس نەتوانێت بەو ڕێژە زۆرەی یاریزان بێتە لایانی هێرشبەری، بۆ لەبەرەوەی داروێن نونێس یاریزانێکی پرسینگی بەردەوامەکا بۆ تۆ وەرگرتنەوە و یاریزانێک کە خێراییەکی لە ڕادە بەدەری هەیە و یاریزانێکە شوێنگرتنیی زۆر باشی هەیە. تاوان یەک شتان با پێ بڵێم، بڕوا ناکەم با نەڵێم هیچ هێرشبەرێک، بەڵام داروێن نونێس لە تۆپی ئەو هێرشبەرانەیە کە بۆ تیپ زەرورترین یاریزانە. لەبەر چی؟ لەبەر لایانی پرسینگی بێتۆپی، لەبەرەوە فشارکردنی کەیکا لەگەڵ بەرگریکاران، لەبەر ئەو یاری کەیکا لەگەڵ یاریزانان. بەڵام کێشەی ئەم کوڕە لە فینشینە، واتە لە کۆتایی پێهێنانە. ئەم کوڕە بەس لەمسەی کۆتایی خراپە. ئەویش خراپە چییە؟ ڕێژەیە گۆڵ تۆمارەکە، بەڵام ئەو ڕێژە بەرزەنیەکە هەمووان داوای دەکەن لە لیڤەرپوڵە. ئەگنا یاریکردنی داروێن نونێس بە بڕوای من ئەرکی لیڤەرپوڵ تا ڕادێکی زۆر ئاسانەکە و ئەو مەودایی کە باسم کرد، تاوان یەک شتی سەراحەت خۆتان نزانن من چەند محبەتم بۆ سەلاح هەیە و چەند سەرسامم بە محەممەد سەلاح. بڕوا بکەن سەلاح لە یاری چوونە، یعنی قاچی گۆی نەکرد، یەک لەمسی دروستی نەیەوە لە یارێکی پاریس سەن ژەرمان لەگەڵ نونە مەندێشە. بەجددی سەلاح لە یاری چوونە شتێک بوو کە هەر ئەو کەسێکە کە ئەمساڵ هەرگیز یاری نەکردووە، هەر چەند ساڵێکە لە یاریکردنیش دوور کەوتۆ ناوتە بۆم یاری پێ بکە. بۆیە هەموو ئەم خاڵانە لەسەر لیڤەرپوڵ هەن، هەموو ئەم خاڵە سلبیانە هەن کە لیڤەرپوڵ دەیەوێت ئەم شەو بیکە بە ئیجابی. وەکوتیشم لیڤەرپوڵ دەیەوێت وەکو حاڵەتی کە بۆم باس کرد ئەو فەراغی کە پاریس سەن ژەرمان هەیە، چونکە ناچارە پاریس سەن ژەرمان کە ئەم شەو بۆشایی بات، ناچارە لەوەی کە پرسێکی بەردەوام کە بۆی کە ڕێگە بە جوڵەی تۆپی لیڤەرپوڵ نەدا، چونکە کاتێک تۆ مەجالت دا بە لیڤەرپوڵ بە دڵی خۆی تۆپ ئاڵوگۆڕکە و هێرشەکان بەم جۆرەی لیاو لە لیڤەرپوڵە. خۆتان نزانن کە لیڤەرپوڵ کاتێک هێرش دەبا تۆ مەجای تۆپ ئاڵوگۆڕی بێ بە دڵی خۆی بەم جۆرەی هێرشێ سەرکە، یاخود لە شێوازی 4-2-3 هێرشەکان بەم جۆرەی لێتوانێت بۆ لیڤەرپوڵ کە تیپەکە بەم جۆرە پلان و فشاری خۆی بکات لە هەر یەکێک لە باڵەکانەوە. چونکە لێرەوە ئەلیستەر خۆدانزان هەمیشە ماکەلیستەر سۆبۆسلای و ئەو دوو یاریزانن کە نزیک ناوچەی سزای تیپی بەرامبەر و دەنان دەستە ناوچەی سزای تیپی بەرامبەر لەگەڵ لایانی هێرشبەریە و باڵەکانی ژێوە دەزانن چ ئارنۆڵد و چ سەلاح و چ دیاس و گاکپۆ بێ یاخود ڕۆبەرتسۆن و لەگەڵیان دەتوان گورزی خوان لە تیپی بەرامبەر بۆشێنن. بۆیە ئەمشەو ئانفیلد ڕێخۆشکەر دەبێ بۆی کە لیڤەرپوڵ هەمان لیڤەرپوڵی یاری پێشوو نەبێ. من وەکو پێم وتن ئەگەر پاریس سەن ژەرمان ئەم یاریش هەمان فشار بەرامبەر بە لیڤەرپوڵ دووبارە بکاتەوانێ و هەمان دۆخ بەرامبەر بە لیڤەرپوڵ دووبارە بکاتەوانێ، بڕوا بکەن ئەندێکی لەبەردەم دروستکردنی دێوەزمەیە کابێت لە تۆپی پێدا کە پێشتر هیچ تیپێک نەی بووە، پێشتر ئێمە بە چاوی خۆمان نەمان بینیوە. بەڕاستی دوو یاری حەسڕکردنی لیڤەرپوڵ شتێکی جیاوازە، بەڵام من وەکو خودی خۆم وەکو تەوەقوعی پێشبینی من قسەتان بۆ بکەم، وەکو پێشبینی من پێشبینی ناکەم لەوەی کە پاریس سەن ژەرمان بتوانێت ئەم یاریەش
بە هەمان جۆر حەسری لێڤەرپوڵکە و بتوانێت لەوەی کە هەمان ئەو یاری کە لە یاری چوونە پێشکەشی کرەم شەیش پێشکەشی بکاتوانێت چونکە ئەمە ئەنفیڵدە و ناو ئەنفیڵد هەمیشە جیاواز دەرکەوتووە و تیپەکان ینی ئەو هێزوو توانایان نەتوانیوە لە ئەنفیڵدا پێشکەشیکەن کە لە ماوەی ڕابردوو یاخود ینی بەو بەهێزیە دەرکەون کە تیپی پێ دەرکەوتووە بەڵێ وەکو وتیشم ئەوە کاک محەممەد تاوان با بێمە لای بەشێک لە کاک محەممەد دەڵێ ئەوە لیڤەرپوڵ نەبوون لە یاری پێشوو یاریزانەکانی لە ڕۆژی خۆیان نەبوونەوە یاریزانەکانی پاریس بوون لیڤەریان لە کەشووە یارەکە دەرکرد تەنیا قەدەر نەبوو کە پاریس گۆڵکە کەواتە بۆم قسەی تۆ ئەبێم شەو دووبارە بێتوانێ و بۆم قسەی جەنابیشتان کە زۆرێک ئەم ینی بەجددی ئەمە بێڕێزیە بە لیڤەرپوڵ ئەمە بێئینسافیە بەرامبەر بە لیڤەرپوڵ ئێوە نابێەوە لە یادکەن کەم پاریس سەن ژەرمانە ئەو تیپە بوو کە لە چامپیۆنز لیگ لە شەژیاری یەکەمی چێبوو لەو تیپانەی دەرکرا بوو و هەر خۆتان ئەوانەی کاندەری بەرشەلۆنن ئەوەندەی کاندەری ئیندیکین یەک کەس باسی ئیندیکی ناکرمووی خۆی لێت زی بۆوانێ لەبەر ئەنجامەکانی خراپ بوو دۆخی خراپ بوو لە چامپیۆنز لیگە هیچ کەسێک ناوی ئیندیکی نەدێنە بەڵام بە سێ یاری ئەخیر و بەم دوو سێ مانگە ئەوە تا دانیشتون بێڕێزی بەرامبەر بە 38 یاری لیڤەرپوڵەکرێت کە لە وەرزی ئەمساڵ کردوێتی نا ئەوەندە بێئینساف نەبن بەرامبەری ئەوە تەحلیلیش مەکەن بۆ شتێکە ینی ئێمە پێشبینیمان کرد بوو کاکە خۆمە شتێکی و نەقڵ بەڵێ حەسری پاریس سەن ژەرمان ئێمە چاڕوانمان کرد بوو لەگەڵ مانچستەر سیتی شاکردی و لەگەڵ مارسیلیا شاکردوێتی و لەگەڵ مۆناکۆ شاکردوێتی و لەگەڵ لیلی شاکردوێتی ئەمانزانی لەگەڵ لیڤەرپوڵی شا دەیکا من پێ دەڵێم جوڵەی یاریزانەکانی لیڤەرپوڵ خراپبوونی سەلاح خراپبوونی دیاس خراپبوونی جۆتا خراپبوونی سۆبۆسلای ئالیستەر و گرافینبەرگ بۆم قسەی تۆتەوە لەژێر فشاری پاریس سەن ژەرمانە ئالیستەر و گرافینبەرگ خراپ بوو چونکە نەیان دەتوانین تۆپ بێڵەوانەیەوە تۆپ یاری پێ بکەن بۆ یە فشاری کە پاریس کردبووی بەڵام خراپی سەلاح خراپی دیاس خراپی جۆتا خراپی سۆبۆسلای پەیوەندی بە پاریس سەن ژەرمانەوە نەبوو پەیوەندی بە خراپی خۆیانەوە بوو چونکە سەلاح 4 تۆپی وەرگرتووە هەر 4 تۆپەکە مەودای خۆی هەبووە لویس دیاز تۆپی وەرگرتووە مەودای خۆی هەبووە سۆبۆسلای جۆتا تۆپیان وەرگرتووە مەودای یاریکردن مشتێکی خۆیان نەبووە خۆیان خراببوون ئەم دۆخەی تۆ ئێڵەی بەڵێ بۆ کۆمەڵە یاریزان تاوە بەڵام بۆ دەیانی پێشەوە تاو نییە من وەکو پێم وتون من وەکو تەوەقوعی خۆم بڕوا ناگەم پاریس بتوانێت ئەو حەسری لیڤەرپوڵ بکاتوانێ کە پێشتر کردوێتی و ناتوانێت بەم جۆرە ڕوبەڕووی لیڤەرپوڵ بێتەوە بەڵام یاریشی گەورە بێ من لە کۆتاییشا پێشبینیم وایە کە لیڤەرپوڵ ئەو تیپە دەبێت کە دەکاتە قۆناغی داهاتوو هەر لە یاریەکانی تری ئەم شەو کۆمەڵە یاری گرنگمانەیە بەرشەلۆنا ڕوبەڕووی یانی بەنفیکا دەبێتەوە کە بەرشەلۆنا خۆتانزانی زێبارە بەڵام دەیوێت دۆخێک لە دۆخەکانم یاری هەمووی تێپەڕێنەیەکێکی تر لە یاریە گەورەکان لیڤەرکوزن و بایر مونیخ لەسەر یاریگای بای ئەرینا ڕوبەڕوو دەبنەوە کە یاری چوون بایرن بە 3 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کردووە و ئینتەر میلانیش لە یاریگای جۆسێپی میاتسا میوانداری لە یانەی فانۆ ڕۆتەردامەکە کە لای خۆتان ئاشکرا ئینتەر میلان یاری چوونی بە 2 گۆڵی بێ بەرامبەر کردوێتەوانێ و ئەم شەو ئێمە لەبەردەم کۆمەڵە یاری ناوازێن تاسکەی پێتان دەگەمە لە چامپیۆنز لیگ خۆتان